ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەم هەفتەی شتێپەڕی کێشەی موچە لە نێوان هەولێر و بەغدا چارەسەر نەکرا. من هەر ڕۆژی سێشەمە گوتم ئەگەرم کێشە بدرێتە دەست لیژنە و لیژنەکاری زۆری پێدەچێت، چونکە ئێستا گوایە لیژنەکان یەکدیان بینیوە، قسەیان کردو و لیژنەی کە دروست بووە، بەڵام ئەم لیژنەیە ئەندامەکانی بڕیار بەدەست نین کە بتوانن لە ناو کۆبوونەکاندا ڕێک بکەون. دەبێت گفتوگۆ بکەن، دواتر ئەو گفتوگۆیە یا و ڕەشنووسێکە لە بەردەستیانە هەر یەکە و بیباتەوە بۆ لای بەرپرسە باڵاکان لە هەرێمی کوردستان سەرۆکۆزیرانە، لە عێراقیش هەر سەرۆکۆزیران سوودانیە بڕیاری لەسەر بدەن. تاوەکو ئێستا دڵتان خۆش ناکەم ئاسۆیەکی ڕوون نییە بۆ ئەوی کە ڕێ بکەون، چونکە کێشە هەیە لە نێوان هەولێر و بەغدا لەسەر ڕادستکردنی نەوت هەروەها داهاتی ناوخۆ. ئێستا ئومێدێک دروست بووە کە گوایە چاوەڕێی دادگای فیدراالیەکەن کە ئەمرێکی وەلایی دەربکە بۆ کێشەی موچە، بەڵام ئەویش جارێ هەرماوە. واتە ئێمە ئەم هەفتە دەدەینە دەم ئەو هەفتەی کە لە کاتێکدا گیرفانی موچەخۆر هیچی تێدا نەماوە، دۆخی خەڵک و بازار زۆ خراپە، ڕەنگە ئیدی موچەخۆر تەحملی ئەو کاتە زۆرە نەکا کە موچەی پێ نەدرێ، بۆیە دەبێت ڕێگە چارەی خێرا بدۆزرێتەوە بۆ ئەوەی کە ئەم کێشەیە چارەسەر بکرێت. هەوڵەکان زۆر جددی نین لەسەر ئاستی سیاسی، چکە هەرێم خۆی زۆر جا دەڵێت ئەم کێشە کێشێکی سیاسیە. هۆگە سیاسیە دەبێت بە شاندی سیاسی لەگەڵ بەرپرسانی عێراقدا گفتوگۆ بکەن و چارەسەریکەن، بەڵام ئەم هەنگاوە تاوەکو ئێستا نەنێداوە. من ئەم ئێوارەیە بۆ گفتوگوی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداری زۆر بەڕێز محەممەد حسێن پسپۆری ئابووری وزە، هەروە ئەندامی بۆردی کارجێڕی لە تۆڕی ئابووری ناسانی عێراقم کردووە بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ میوانمە زۆر بەخێبێمەخاڵم. هەروەها لە هەولێرەوە کاک عەبدولخالق کەمال چاودێری سیاسی کەویش بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان دەبێت. کاک عەبدولخالق جەناویشتان زۆر بەخێر بێن. زۆر لە بیلێرانی خۆشەویست و میوانە بەڕێزەکەتان زۆر بەخێر بێ. کاک محەممەد با لە جەناب تۆ دەست پێ بکەم بۆ پێی کە ئێمە کێشەکەمان کێشێکی ئابووریە، دواترە چینەسە کێشە سیاسیەکە. بەڕاستی ئێستا دۆخی خەڵک زۆ خراپە، موچەخۆر بە تایبەتی کە کاریگەری لەسەر بازاڕیشەیە. جەنابتان چاودێری دۆخەکەکەن، بابەتان زۆر لەسەری نووسیوە. تۆ ئومێدێکت ماوە بۆی کە ئەم کێشەیە بە زووتین کات چارەسەر ببێت؟ بەڵێ، سوپاس بۆ دەرفەتەوە خۆشحاڵم. ئەکید ئومێد هەیە، بەڵام بە زووترین کات یا درێژخانە یاکەی ئەویان تۆزێک زەحمەتە. بەڕاستی وەکوەوەی بە عیبارەتە کوردەکە ئەڵێ موچە کەوتۆتە قورگی شێرۆ، وی لەم قورگە دەری هێنیت و بیخێبی یەی بەدەستی خاوەنەکەی خۆیوە تۆزێ ئیشێوێت، تۆزێ ڕەنج و زەحمەت و ماندووبوونیەوێ، پرۆسەی متمانە دروستکردنیەوێ. لە ڕاستیان کێشەی موچە ئیسە ڕاستە بۆتە کێشەیەکی تەکنیکی و دارایی گشتی و ئەوەی ناکۆکی لەسەر ئیدارەدانی کەرتی نەوتی کوردستان، بەڵام ئەساسەن ئەم کێشە کێشەیەکی سیاسیە و خراپەکاری و لەسەرەوەی سیاسی سیاسی. ئەم کێشە خراپ ئیدارەدانی مەلەفەکە تەکنیکی یەکەیەوە، ینی باس لەوە کرێ ئەم ئەوەنە نەوت تەسلیم ناکات و داوای ئەوەندە کات و گەورەترین گلەی سوودانی و بەرپرسانی بەغا تا ئێستا ئەوەی ئەڵەن ئەقلیم ئیلتیزام ناکە. ئەمە یعنی چی؟ یعنی کاکە یاسادانراوە ئەوان پێوە پابند نەبوون، یاسای بودجە هاتووە، یاسای ئیدارەدانی مالیەی گشتی هەیە، بە حساباتی ئەوان بە قەولی ئەوان حکوومەتی هەرێم پێوە پابند نییە. لە بەرامبەر حکوومەتی هەرێمش ئەڵێ یاسای بودجە بە جۆرێکدا ڕێژراوە بۆ ئەوەی موچەی خەڵکی کوردستان ببڕێ، بفەوتێنرێ ئەو بنمیکی 12.67% و یاسای ئیدارەدانی دارایی گشتی 2019 ئەوەی کە دەرچێنراوە بۆ ئیدارەدانی هەموو داهاتە نانەوتەکان لە عێراق و کوردستانیشە بە جۆرێکدا ڕێژراوە. ئەم یاسا پێچەوانی مادەکانی دەسوورە، یعنی ناکۆکی هەیە لەسەر جێبەجێکردنی یاساکان. ئەم ناکۆکیانە هەمووی سیاسیە،
ناکۆکی هەیە بۆ نمونە بەرپرسانی عراق ئەڵێن حکوومەتی هەرێم زیاد لە حد تەجاوزی حدودی ئیشکردنی خۆی کردووە ئەو هەرێمێکە لە دەوڵەتی فیدراڵی عراق. محەممەد ببوورێت خوا قسەکە بیر نەچێ بەس لەوێم پرسیارێکمێ بۆ نمونە یعنی بۆ لەوێ ئەمە بۆ سیاسیە لە کاتێکا بۆ نمونە عێراق داوای 150 میلیارد داهاتی ناوخۆکە باشە لە لایکی کە هەرێمەڵێ من ئێستا دەتوانم 280,000 بەرمیل ڕادەستکەم لە کاتێکا ڕێکەوتەکان لە 400,000 بەرمیلە لەمەیشە دەڵێت من بۆ پێداویستی ناوخۆسا دوای گفتوگۆ گەشتونەتە 65,000 بەرمیل پێشتر داوای 120,000 کرد ئەمشاڵێ ناتۆ بیدە بە من داهاتی ناوخۆ ئەگەر ئەمەش بدەم بە تۆ دەبێت تێچووی دەرێنانەکەی برێ بە کۆمپانیەکان من نایە خۆمانە بابەتێکی ئەم بابەتانە هەمووی بابەتی تەکنیکی پیشەسازی داراییە بەڵام ئەم بابەتانە بەم کە لە ڕقی چارەسەر ناکرێت ینی بیان کاکە لە ڕووی با بڵێن فیزیکاڵی ممکن نییە قوت نییە لەسەر عەرزە ئێستا ناتۆ بێنە ئیداری کوردستان بکە ناتوانێت ڕۆژانە 400,000 بەرمیل لەوت بەرهەم بێنێ بۆی بەرهەمهێنان لە کوردستانە بگەینتە 400,000 لانی کەم 14 تا 20 مانگ و پێویستە لەگەڵ خەرجکردنی پارەیەکی زۆرە لەگەڵ بەرهێنانێکی زۆرە چونکە تەبیعەتی پیشەسازی نەوت وایە ئێستا ئەمڕۆ حکوومەتی هەرێم 280,000 بەرمیل نەوت بەرهەمێنێ ئەگەر بە بەردەوامی پارە خەرج نەکا و بیری تازە لێ نەدا و ڕێگی تازە نەخاتە سەر پێ و بەرهێنانی تازە نەکا ئەم 280,000 بەرمیلە دوو مانگکە ئەبێتە 240,000 و بۆ ئەوەی بی ئەم 280,000 بکەیتە 400,000 ئەبێەوە بەرهێنانێکی زۆر بکرێ پارەیەکی زۆر خرج بکرێ اینجا ناکۆکیەکە هەر ئەوە نییە لە بینی هەولێر و بەغدا گەورەترین ئاستەنکی لەم گفتوگووە مەسلەی کۆمپانیا نێودەوڵەتیەکانە ئەم کۆمپانیا بڕێکی زۆر ئیشیان کردووە بۆ حکوومەتی هەرێم نەوتەکەی لێسەندون و فرۆشتوێت و پارەی نیاونەتێ بە هەمان شێوە بڕێکی زۆر ئیشیان کردووە بۆ حکوومەتی فیدراڵی عێراق و وەزارەتی نەوت هەرێم نەوتەکەی لێسەندون تەسلیمی وەزارەتی نەوتی کردووە وەزارەتی نەوتیش پارەی ناونەتێ ئەمانە داوای قەرزەکانیانەکەن اینجا داوای زەمانەتێکەکەن بۆی لە داهاتووە کە ئیشیان کرد پارەیان پێ بدرێ هێشتا ئەم زەمانەتە نیە کۆمپانیایەکی ڕاوێژکاریان هێناوە ودمەکەزین بۆ ئەوەی ئەم ئیشە ڕێک بکە ئەم ئیشی حسابات بکە هەم لە کۆتاییشە ئەومان پێ بڵێ کە ئەبێت چەندێ پارە وەرگێ بۆ نەوتە بەرهەمهێنراوە چەندێ پارە خەرج کردوش لەگەڵەوە بۆچوونی کە دەگوتێ کۆمپانیەکان شەریکی حکوومەتی هەرێمی کوردستانن طبعا ئەو واقعەکی قانونی و بازرگانی ئەوان بەپێی عەقدەکە شەریک بەڵێ جیاواز لەگەڵ کارکەر بێ نەنا ئەو کۆمپانیانانی نەوت و قازانجێک بە کاکە لەو کێڵگە نەوتیانەی کوردستانە ئەو کۆمپانیانە کە ئیشەکەن هەر یەکە و پشکی هەیە بە بڕی دیاری کراوە هەیە سابیسە لە عێراق جا تەبیعەت بۆ نمونەم کۆمپانیا سبەینی سوودانی بە دڵی نەبێ لە فڵانە بۆ نمونە بیرەنە و تاڵێ بڕۆ ئەیا بە کۆمپانیایکی کە بەس لە هەرێم ناتوانێت لەبەر ئەم کۆمپانیا هەیەە 500 ساڵە هاتووە لێرەوە بەرهێنانی کردووە پارێ زۆری خەرج کردووە بۆی قازانج بکە ئێستا لەو لە حزایەکە قازانج بکە ئەم دوو حکوومەتە ناڵن ئیشەکە ئەمە لە قازانجی خەڵکە یا لە قازانجی حکوومەتە و لە زەرری خەڵکە لە قازانجی بوونی ئەم شەریکانە زەرورەتێک بوو ڕۆژگارە حکوومەتی هەرێم کە ویستی کەرتی نەوتەکەی پەرە پێ بدا نەپارەی پێبوو نەدەستی کاری شارەزای هەبوو نە تەکنۆلۆژیا و تەکنیکی هەبوو مەجبور و پشت بە کۆمپانیای نێودەوڵەتی بەستێت چۆن ئەم کۆمپانیانەی هێناوە عەقدی لەگەڵا کردوون ئێستا بە پێی ئەم عەقدە حکوومەتی عێراق و حکوومەتی فیدراڵی عێراقیش و لە حکوومەتی هەرێمیش پابەندن بەوەی کە لەسەر بنەمای ئەم عەقدانە بڕۆن دادگای ئیداری کەرخیش ئەو دادگاکەی بەغا ڕەوایەتی ئەم عەقدانەی سەلماندووە بۆ ئێستا ئەم کۆمپانیانە هەمیشە تەنازل لەوە ناکەن کە بە پێی عەقدەکانی خۆیان ئەبێ شایستەی داراییان پێ بدرێ ئەمە لە قازانجی خەڵکی کوردستانە یا لە قازانجی نییە ئەمە پرسیارێکی نابەجێ لە کاتێکی غەڵەتە ئێمە ئەبواە 20 ساڵ بەلەی سم پرسیارە بکرا ئێستا کاتی ئەوە نییە چوزانێ بەرپرسەکانی پەرلەمانی کوردستان ئەیزانی یاسای نەوتۆغازی کوردستان ئەیزانی سەرکردەکانی کوردستان ئەیزانی ئاگامان لە گرێبەسەکان نییە قسەیەکە ئەیکێ کردوێتی لە ساس ئەو کات کە سەرۆکی حکوومەت بوون ێچوان بارزانانی لەگە ئاشتێورامی کرا نا پەرلەمانی کوردستان هەموو بەرپرسانی پارتی وەکێتی لانی کەم ئاگیان لەمە بوو خۆیان چەپڵیان بۆ میاسا لێداوە ئەم یاسایان دەرچواند و ئێساش قەناعەتیان بەم مۆدێلە هەیە اینجا کێشە لەم عەقدانە نییە کاکە کێشە لەوە نیە ئەم کۆمپانیانە شەریکی نەوتەکەن کێشەی حکوومەتی هەرێمی کوردستان و کوردستان لە خراپ ئیدارەدانە لە گەندەڵیایە کاکە پێش مەسەلەی نەوت و پرۆسەی ئیدارەدانی نەوت لە کوردستانە پارتی وەکێتی شەڕیانەکە لەسەر خاڵێکی گومرکی
کورەکە لە سەردەمی شاخە 30 ساڵ بەلە ئیسە شەڕیانەکە لەسەر ئەوەی کێ حکمی فلان دۆڵ بکایە بناری فلان شاخ بکەنی مشکلەکان ئەوە دقیق نییە هەر لەوە ماوەتەوە ئەوە مشکل دەکاتیەکەی ئەچمە لای کاگ عەبدولخالق کەمال کاگ عەبدولخالق زۆر بە خێر بێ پرسیارەکەم بۆ جەناب بدووە بەیانی مامۆستاش هاوڕایە لەگەڵ ئەوەی کە ئەم کێشەیەکی سیاسیە وەکو چۆن مەسروور بارزانانی ئەڵێ کێشێکی سیاسیە بەڵام زۆر خەڵکی کەیشی ئەڵێ ئەم کێشێکی تەکنیکی و داراییە لە نێوان هەولێر و بەغدا لەسەر هەندێ بابەت کە مەوزوعی وزە و بۆ نمونە داهاتی نانەوتی هەرێم پابەر نابێ بۆیە ئەم ڕێگای گرتووەتە بەر عێراق جەناب دەڵێ چی فەرموون بەڵێ بێگومان هەردوو ڕوان کێشەی فەنی گەندەلی ئیداریە هەمی کێشەی سیاسیە عادەتەن دەرەنجامی بوونی گەندەڵی دەرەنجامی بوونی خراپ بەکارهێنانی داهاتی ناوخۆ دەرەنجامی کۆمەڵێک نادادی و ناشەفافی سیاسیە بەکاردێ کاتێک کە سیاسیان ڕێک ناکەوی تو لە وڵاتێک دەژی دەبی بە دوو جەمسەر لە وڵاتێک دەژی سیقە لە نەمایە متمانە نەمایە لە نێوان سەرانی دەسەڵاتی هەرێم و بەغدا بێگومان دێی ئەو خاڵانە بەکاردێنی وە لە لایەکی تریژ ینی بێگومان تو دوای هەفتا و قسوور ڕۆژ ئێستا خەڵک بێ موچە و بێژیان بەبێ باچی ئەوانە تەعاملی لەگەر دەکەن ئێستا زۆر بەبێ باچی حکوومەتی هەرێم باچی پێنیەکە و خەڵکە چۆن دەژی چۆن ژیان دەکات چۆن وەزیفە دەکاتن چۆن ژیانی ڕۆژانەی ماڵ و مناڵی دابیت دەکاتن کە گەیشتە مەرحلەیەکی زۆر قورس و زۆر خەتەرناک ئەمە ئەوەی تا دوێنێش ئەمەلەکی باشە بوو بە فشاری ئەمریکیەکان کە هەم لە سەرۆکوەزیرانی عێراق هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو ڕێکەوتنێکی لەسەر وەرەقەیەکی وازەح کە پێشکەشکرا بوو لە حکوومەتی عێراق لەسەر بڕی نەوتەکە بڕی داهاتەکە چەندی تەسلیم کرد کە زۆر وازەح بوو تەنانەت لەسەر مەسەرەی مەتوجات و بنزین و نەوتی سپی و ناوخۆش قسەی لەسەرکرا بوو تەرحێکی باشە بوو ئەگەر گومانەکان بۆ ئەوە دەچێت کە هەم عەبادی عەفوەن هەم سوودانی ئەو نیەتەی نییە ناوێریتن لەبەر شارعی شیعی ئێستا لە عێراق کە ئەوە کۆنیش نییە تازە نییە کۆنە زادەی شیعی لە عێراق دژی ئەو بە پێشێرکاری دەزانەوانەی کە هەرێم دەیکاتن ئی خۆم بۆ خۆم و ئی تۆش بۆ خۆم قبولی نییە لە نەوتی بەسرا بودجەی بۆ بڕواتن و نەوتی خۆشی تەسلیم نەکات داهاتی عێراقی بۆ بڕوات و داهاتی خۆی تەسلیم دەکاتن ئەوە زەختێکی سیاسیە لەو قۆناغی زەختێکی ئینتیخابیە سەرۆک وەزیرانی عێراقی سەقایمەی ئینتیخابی هەیە بێگومان ناتوانانی ئاسان خۆی لەو بڕیارە بداتن ڕاستپاردنی بە لێژدەیەک خۆی کێشانەوەی هەڵاتنە لە مەسئولیت بە لێژەی دەستپێریتن بۆ ئەوەی لێژنەکە بەیانی ئەگە بڕیارێک بدێ شتێک بکرێتن لە کاتێکا لێژنەکەش دەسەڵاتی نییە کاگ عەبدولخالقانی کە بڕیار بدا دوجارێ بگەڕێتۆ لای سودانی بڕیار مەسەرەوە دێمە سەرەوە لە مەسەلە ترسەکەی ترسی ئینتیخابی قاعدەی جەماهیری ئومەدی جەماهیری شیعی ئێستا بەو ئێستا دەمێکە بەو ئاراستەیە کەس ئاسان ناوێری بتوانێت بچیتن جارێکی تردا هەوڵی ئەوە بدا بێتەوە ڕقەمیەکی عێراق و بتەوە سەرۆکی وەزیران بەڵام ئاسانیش بێتن جادەکە لە خۆی عادز کاتن خۆی قەرارێک بداتن کە جادەکە ئیمانی پێ نییە ئەوان لەلایەک عێراق ئێستا بەداخەوە بەو ئاراسە دەڕوا عێراق نە لەسەر مەسەلە ئەساسە دیموکراسیەکە دەڕوان نە لەسەر دەستورەکەش وەکو پێویست نە مەحکەمەی ئیتیحادیش وەکو پێویست دەتوانین لە هەموو قۆناغێکە ڕۆلی خۆی ببینێتن ئەوەی ئێمەش بەداخەوە لە ژێر زەختی دەرەچی زۆر وازەحتر لە ژێر زەختی بەرژەوەندەکانی تورکیا پلان و ئەجندای تورکیا لەو مەنتیقەیە بە تایبەت لە هەرێمی کوردستان لە باشووری هەرێمی کوردستان با بڵێن ئەو ناوچەیە کە پارتی بزات لە دۆ کۆبلێر لێ موسەیتەرەکە کۆمەڵێک مەساڵحی هەیە لە کاتێکدا لەو پەڕی خراپی وەزعی اقتصادی خۆیدایە پێخۆشە ئەو نامەیە کە کاک مەسعود ئاراستەی حکوومەتی عێراق کردووە بەڕاستی جێبەجێ بکرێتن بۆ ئەو فەوزایەک دروست بیتن بە ئەمەلی ئەوەی لە سووریا ڕوویدایە لە عێراقش ڕووداکە ئەوە دوورە لە خەیاڵ ئەوەی لە سووریا ڕوویداوە تورکیا دەست بەسەر هەژبووری سووریا تا ئەگەر بە شێوەیەکی کاتیشبی مستەفیدە تێدا ئەوە مستەحیلە لە عێراق ڕوونادا عێراق بە شاری پیانیە عێراق هێزێکی تایە ئەمریکیەکانی تایە خۆیان ئازادیان کردیە کاتی خۆی بە ئازادکردن بیت بە پرۆژە بریاری داگیرکردن بیتن و خۆیان دەستیان تێدایە لە شەڕی ئێران و ئیسرائیلیش دەرکەوت عێراق نەیتوانی تا فەسائلی توندڕەوی جەبهەی مقاومە بەش نەیانتوانی لە قسەی ئەمریکیەکان دەربچن و حرەکەیەکی خراپ بکەن بەرامبەر
وەزعی منتیقەکە گۆڕانکارێک لە منتیقە ڕووداتن بۆیە ئەوە دەرەنجامی بەڵێ دەرەنجامی خراپ بەکارهێنانی ئیداریە گەندەڵیە کۆمپانیاکاری خۆیانە دوزار بەسەرم بۆ نمونە دواتەرخیان ئەوە بۆ ئێمە دوو کۆمپانیامان هەیە دوو پاڵاوگەمان هەیە لەو لادەرێ کۆمپانیامان هەیە بەشی ئەوانەمان بۆ بژێڕنەوە ئێمە خۆمان بنزین و نەوتی خۆمان دابین دەکەین ئەوانە هەمووی ئەسبابە بەرژەوەندەکان بەرژەوەندی زیاتی نەبوونی موسیقە و متمانە دوزار دەگەیە دەرەنجامێک ئەوانە ئەهلی ڕێکەوتن نین خۆیان کۆمەڵێک مەلەفیان لەسەر یەکترە ناتوانن ئاسان نەزەختێکی تەواو بکەن بۆ ڕێکەوتن هەست ناکەی عێراقیش هەرە و مەیلەی نییە ینی بۆ ڕێکەوتن بەڵێ عێراقیش ئەو بەڵێ عێراقیش بە هەمان شێوە عێراقیش خۆ عێراق ئەگەر تو حەنزەتەکانی عێراق هەمووی ببڕی کێشەیەکی وات لەبەردەم نبینێت تەستیمی تو ئەوەتە فەرم و خاوەنی ئەو وڵاتەکە کە ئەمریکا ڕزگاری کردوات کەسی تری خاوەن نییە بەخۆ ڕاستە و خۆ ئەمریکا فەرموو بن هێرکەکاری خۆم تەستیمی سەبەتەکەی ئەمریکا دەکەمەوە من هەموو ئەوە شتێکم لەسەر قسەی تەستیم کردیا فەرموو تۆ بۆ من ڕێک بێخەوارێ مەکەم بۆ ڕێک بخ ئەوە یاسا ئەوە دەستور بەڵام تو کاتێک پێت ناکرێت هیچ وەرەکەیەکی زەخت لە دەست نییە چیت پێ ناکرێت هێزێک نییە بم پارێزیتە هێزێکی خۆم نێونەتەوەی نیم خۆم لە چوارچێوەی هەرێمێکدا دەژیم هێزێکم نییە بەرامبەر عێراق کارتێکی فشاری بەقوەتم نییە تان آخر کارتمان ئەوەیە دەکشێنەوە لە پرۆسەی سیاسی کاکە ئەوەی دەبێت کە دەڵێن دەکشێنەوە ئێمە ڕیفراندۆم ماکرد نەکشاینەوە تازە دەکشێەوە کاکە وەڵا ناکشێەوە وەرە حەلیکەن کێش ئەو کێشە ئەو میلەتە تەسیر لە خۆیان ناکاتن کێشەکە لەوەیە ئەگەر شەڕ بێتە بەردەرچی ماڵی خۆیان لەگەر خۆیان بخوا من لەو قەناعەتەم زووتر اتفاق دەکەن زۆر باش کێشەکە برسیکەندی خەڵکەکەی لەگەر خەڵکەکەش لێ ڕاتن کێشە لەوەیە دوو ئەمەلمان مایە ئەو دوو ئەمەلا و هەفتەی داهاتوو ئەگەر یەکدای بکەنەوە هەردووچیان بتوان خۆیان لە مەسئولیت ڕاکەن یەکیان لە مەسئولیەتی ئەو زەختەی ئەقلیمی کە لەسەریتی ئەوەی تریش سووداریش لە مەسئولیەتی جادەی شیعی و هێزە شیعیەکان تەنها دەتوانن تۆپەکان هاوشە ساحەی لیژنەکە و ڕۆژی دووشەمەی محکەمەی ئیتیحادی ومێد دەکەین بڕیارێک بداتن لە بەرژەوەندی میلەتەکە لانی کەم موچە و زۆر باش ئەگەڕێم وڵات کاگە عەبدوڵقادر بگرێتەوە عەبدوڵخالق ئەگەڕێم وڵات مامۆستا محەممەد با لە چوارچێوەی پسپۆڕەکەی خۆتان پرسیارەکە ینی ئێمە بە فرۆشتنی نەوت خۆتە زانین نەوەساوە بە قاچاق فرۆشێ باش ئێمە لەگەڵ داهاتی ناوخۆیان نانەوتی باڵێ ئێمە توانین بەڕاستی موچە بین ئەگەر واز لە گیرفانی بەرپرس و حیزب بێنین ئەخە سێرکە ئێمە ناتوانین گرە و لەسەر ئەوە بکەن حیزب و بەرپرس وازەیەنن لەوەی گیرفانی خۆیان لەم پرۆسەیە پڕ بکەن ئێمە بێ حسابات و تەحلیل لەسەر بنەمای ئەوە بکەن ئەمڕۆ چی لە قاسەکەی حکوومەتی هەرێمایە و ماگانە حکوومەتی هەرێم ئەکرێت چەندی دەستکەوێت دەنات من مەبەستەوەی تۆ توانی زەبانیەوە بکەیت بەرپرس و حیزب لە ئەگەر ئێمە گری واز لەم زەمانە بێنین سێریکە من وەکوەوەی کە بۆ نمونە ئەگەر 300,000 بەرمیل ئێمە ڕۆژانە بفرۆشی بۆ نمونە دەگوتریانی مەقسی خۆیانە ئێمە 320 میلیارد جابی ئەوە تێگەشتم ئەگەر 100% گەندەڵیش بنە بڕ بکەیت باڵێ و هەرێمی کوردستان بەی بەدەست عادلترین حاکمی دنیاوە ئەمەری کوڕی عەبدولعەزیز زنوکەرۆ بیێنە بڵێ وەرە کوردستانم بۆ بەرەڕێوە بەم نەوتەی ئێستا هەمانەوە بەو داهاتە ناوخۆی ئێستا هەمانە هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت موچە بدا کاکە ئێمە ئەو سیناریۆی تۆمان حساب کردووە پێشتر لە باشترین حاڵەت ئاگەر نەوتی هەرێمی کوردستان بە بەرمیلی بە $70 بفرۆشتێ لە نەتیجا هیچ مانگێک حکوومەتی هەرێمی کوردستان کۆتا داهاتی ناگاتە سەروی $300 ملیۆن هەمیشە لە خوارد $300 ملیۆن بێ لەبەر ئەوەی بڕێکی زۆری بەشی کۆمپانیەکانە ئەوان بەشی خوانە بن توێکی بەرهەمهێنانت هەیە توێکی هەناردەکردنت هەیە یعنی لە هەموو حاڵەتێکە هەرێمی کوردستان $300 ملیۆن دەسەکەوێت لە داهاتەکە باشە ئەم 300 ملیۆنە نا ئەم 300 ملیۆنە لەگەڵ داهاتی ناوخوا ئەو پەڕی ناگاتە لە بینی 450 بۆ 500 ملیار دینارە بێ بەڵام هەرێمی کوردستان هەموو مانگە نزیکەی 1000 ملیار دیناری پێویستە بۆ ئەوەی موچەبات و لانی کەم ئیدارەی خەرجەکانی خۆی بکە بە زکەڵگوشینەوە ئەم کەلێنە زۆر گەورەیە ئەمە دەتخوا بام پرسیارێکە ئەی ئەم پسپۆرە ئابوووریانە ئەم سیاسیانە ئەم کەسانەی کە قسە ئەکەن بۆ ئەڵێن بەشەکە من نازانم هەست ناکەم کەسێک هەبێ جورئەتی ئەوە بکە حسابیاتی و قسەی فەیسبووکە تۆ بێمە بەداهاتی ناوخۆ و بەداهاتی ئەم نەوتە
ئەتوانی موچە بێ بەس حکومەت خۆی نایە. ئەتوانی لەو حاڵەتە ئەتوانی بۆ نمونە بڕی موچەکەم کەیتۆ بۆ سا 50 ئەوەی کەیسە هەیە سا 40 ئەوەی کەیسە هەیە و کۆی لە ساڵانی 2014-15 لێ بڕینە پاشەکەوتە چ ناوێکێنەی بە هەموو ئەوانش هەرشتا بەڕاستی ئاسان نیە. اینجا ئێمە ئەم ڕقەمانەی سێمە لێرە ڕقەم لێ دێن بەڵام کە یەیتە سەرباری واقعی ئەم ڕقەمانە ئەنی تۆ چۆن موچەی خەڵکە بڕی بە چ قانونێک و بە چه حسابێ اینجا تۆ بە چه حسابێک چۆن ئەم هەموو نەوتە ئەفرۆشی جا کێ ئەگە تۆ بەم هەموو ناکۆکیەوە لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراقا چۆن نەتوانی نەوتەکە هەر بەرمیلێکی بێتە $70 اینجا لە کوێ ئیفرۆشی تا ئەم دەقەش تورکیان ڕێگە نادا هەرێمی کوردستان خۆی سەر بەخۆ نەوتی هێنادە بکات تۆ گەر بە تەنکەر بیفرۆشی لە باشترین حاڵەتە بەرمیلێ نەوت $45 بۆ ئەگرێتەوە و ئێستا هەیە کەمتر لە $40 فرۆشن بۆیە ئەم حساباتانە دقیق نییە واقعەکە ئەوەیە ئێستا حکوومەتی هەرێم بە هیچ بارێک لە هیچ حاڵەتێکە ناتوانێت ئیدارەی خۆی بکە لە ڕووی داراییوە ئەگەر لەگەڵ بەغدا ڕێنەکەوێ بۆی لەگەڵ بەغدا ڕێبکەوێ ئەبێ لانی کەمی ئەو مشکیلە و گیر و گرفت و ئاڵۆزە سیاسیانە چارەسەر بکە کە خۆی دروستی کردووە تا ئێستا ئیترایە خەتای بەغایە خەتای هەولێرە ئەوە مهم نییە بۆ ئێمە ئێستا واقعەکەیە ئێستا یەک دنیا کێشەی کەڵەکە بووی سیاسی هەیە هەر لە تەسلیم نەکردنی بڕی پێویستی باشە تخواکە محەممەد یعنی ئەگەر بۆ نمونە هەرێمی کوردستان ئەزانێ هیچ دەرچەیەکەی لە بەردەسانی ینی بەو داتی ناوخۆ و نەوتێش کە خۆی بیفرۆش ناتوانێ موچە بە ئەی بۆ ئەوە کێشە دروستەگا و ڕێناکەوێت کە بۆی ماگە هیچ نەبێ ماگانە تریلیۆنێ دیناری بۆیە بۆ موچە ئەو پرسیارێکی زۆر بەجێ حق ئەم پرسیارە لە بەرپرسانی هەرێم بکرێ بەڕاستی من نازانم جوابی ئەو پرسیارە چییە بەڵام کۆمەڵە تێگەیشتن و تەحلیلی جاجیابی سەمێکێک لەو تێگەشتانە ئەو تەحلیلی مامۆسا بوو ئێستا وتی کە بەرپرسانی هەرێم تەسەوریان وا بوو ئەم شەڕی ئێران و ئیسرائیل تەواو معادلەکانی شەرق لەوسەتە گۆڕێ دۆخی سیاسی عێراقە گۆڕێ لە دوای ئەمە ئەوان ئیتر بەرپرسانی هەرێم پێگەی دانوستان کردن و با بڵێن قۆڵ بادان و ململانیان لەگەڵ بەغدا بەقووەترە بێ دەرکەوت حساباتەکەیان غەڵەتە و واقعەکە زۆر نەگۆڕاوکەوەی ئەوان دەیانویست و اینجا ئێمە هەم گەڕاینەوە ئەو شوێنەی کە لێوە دەستمان تۆ بۆ باسی بەرژەوەندی حیزبی و کەسی ناکەی ئەو بەرژەوەندی حیزبی و کەسی پێشتریش هەبوو بەڵام ئێستا ئەم دۆخە بەرژەوەندی حیزبی و کەسیشی خستۆتە مەترسیوە هەنگاونانێن بۆ ڕێکەوتن ئێستا هەنگاونانی ئێستا زەحمەت بوو تۆ تەسەورکە من سێ تۆ هەردوو وەرەقەکەی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمت بینی ئەوەی حکوومەتی هەرێم ئێستا لەم وەرەقا ئامادەن تەسلیمی بکەن و جێبەجێ بکەن ئەگەر بە فعلی 3 مانگ بەلە ئیسەبیان کردایە ئەم کێشانە دروست نەبوو خۆی بۆ خۆی ئەگەر ئەوە جێبەجێ بکرا لە وەرەقەکە ئەڵن ئێمە ئامادەین ئەمە بکەن وەرە با چارەسەریکەین 3 مانگ بەلە ئیسەبیان کردایە 6 مانگ بەلە ئیسەبیان کردایە ئەم وەزع ڕووی نەدا من لە بیرمە سوودانی هاتە هەولێر تەکلیفی لێکردن ڕجای لێکردن کاکە ئەحراجم مەکەن بە ئەمەوانەکەین وا بکەین بەڵام پێیان وا بوو ئەفشەیە و هەرگیز حکوومەتی عێراق ناتوانێت موچەکەی کوردستان ببرێ تەسەوریان وا بوو ئەو حکومەی دادگای فیدراڵی عێراق کە ئەڵێ قەت نابێ موچەی کوردستان ببرێت و موچە بەدەر بێ لە ناکۆکە سیاسەکان ئەمە بەسە بۆی زمانی موچەی خەڵکی کوردستان بکە اینجا کە موچەی خەڵکی کوردستان زامن بکرێ بەرژەوەندی بنەماڵە حاکمەکان لە کوردستانە کۆمپانیاکانیان مەسفاکانیان لەوایە ڕێکەوتن نەکرێ ئەم وەزعی ئێستا بەردەوام بێ چونکە ئەم نەوت بە تەنکەر فرۆشتنە بۆ ئەوان قازانجی لەوە زیاترە ئەوان بە بۆڕی نەوت بفرۆشن و حسابات دیار بێ و داهات بچێتە خەزێنەی دەوڵەتەوە جا ئەم حساباتە غەڵەتانە هەمووی وەزعەکەی گاندوێتە ئەو تەنانە ڕێگریکردن لەوەی کە بە ینی ئەم نەوتێک کە هەرێم گلیاتۆ بۆ بەکارێنانی ناوخۆ ینی عێراق هەڵێ بیە بە من بانزینت بە 450 دینار ئەدەمێ نەوتت بە 30,000 ئێمێ ئەمە وێ هەر لای خۆی بێت و بە 1000 دینار بانزین بە خەڵک بات و نەوتیش بە 150 فرۆشێ بە خەڵک فعلەن ئەوە بەشێک و لەو مشتومڕانەی کە تا ئێستش هەر بەردەوامە هێشتا یەکلا نەبوو تۆ مەبەستەکەم مامۆسامەها مەبەستەکەمەوە تۆ لەم گفتوگۆیە بەڕاستی ئەگەی بە ئەنجامێک کە دەرەکەوێ لێرە بەرژەوەندی حیزبی و کەسی لە پێش بەرژەوەندی خەڵکە ڕاستەوە هەنێجار ناکۆکشە بە بەرژەوەندی خەڵک ئێسێمە لە واقعین هەنێجار بەرژەوەندی حیزبی و خەڵکی دەسەڵاتدار لە کوردستانە عکس و پێچەوانی بەرژەوەندی زۆرینەی خەڵکی کوردستان تا بەنەم حساباتە سیاسی و ئابوووریانە هەمیشە دۆڕا و براوەی خۆی هەیە تو هەر بڕیارێکی ئابوووریە دێ لە نتیجە کۆمەڵە خەڵک زەرری لێکە و کۆمەڵە خەڵک قازانجی لێکە دایمەن بڕیارە دروستەکان ئەوانن کە زۆرینە قازانجی لێکە
وە کەمینێش کە خەساریان لێکرد تاویز ئێستا لەمە زۆرینە قازان زۆرینە خەڵکی کوردستانە ئەوەیە کە تۆی بینی نازانم لە قازان جای ئەوە 7 ڕۆژە موچێ وەرنەگرتووە کەمینێش ئەوە بوو ئەوەیە خاوەنی ئەو مەسفانەیە کە ئەمڕۆ بازارێن بۆ دروست کراوە ئەو کۆمپانیا و مەسفانەیە کە بەرمیلێ نەوتی کوردستانیان بە 35-36 دۆلارە درێتێ لە کاتێکە نزیکەی 70 دۆلارە لە بازارە نێودەوڵەتەکانە یعنی دیارە زۆری نەو کەمینەکەیەوە دیارە ئەوەی کە براوەیەکێوە ئەوشی کە دۆڕاوەکەیە بۆی ئەوان ئەیانویست ئەم واقعای ئێستا ڕابگرن وەکو ئەوەی کە هەیە شش پیان وا بوو مسۆگەرە بەپێی ئەو حکومەی دادگای باڵای فیدراڵی عێراق بەڵام دەرکەوت حساباتەکەڵەتە وانە سەر ڕای ئەو حکومەی دادگاش ئەوە تا حکوومەتی فیدراڵی عێراق موچەی بڕیوە و ئەوە تا ئێستا ئەمان کە ئامادەن شتەکانیش تەسلیم بکەن هێشتاکە ئەوان سیقیان نییە ئەگەر تۆ ئەو وەرەقەی حکوومەتی عێراقت بینی بێ بڕێکی زۆر لە مەرجەکانی لە خشتە زەمەنیەکانی ناوی بۆنی ئەوەی لێ تێکە ئەمانە متمانیان نییە بە بەرگەکانی بزڵت یەکێک لە گرفتەکان نەبوونی متمانە نێردوولانە و هەر سەبەبی شەیە بۆی متمانە نەمێنێ کە تۆ دوو کەس ڕێکەون لەسەر شتێ ڕێەکەون و ڕێکەوت کاکە من بەهۆی ئیشەکەم و ڕۆژانە متابعی ئەم بەزمەیەکەم لە ساڵی 2012 لە 2013ەوە هەتا ئێستا زیاتر لە 15-20 ڕێکەوتنی جدی هەبووە لە بینی سەرکردایەتی هەردوولا لەبەرەوەی ویستی سیاسی نییە بۆ چارەسەری مشکیلەکان ئەم ڕێکەوتنانە هەنێکی 2-3 مانگ بڕەکا و دوایی کۆد فەشە لێنێ هەنێکی هەر حوبری سەر وەرەقەکە وشک نابێت و ڕێکەوتنەکە بە مردووی لەدایکە بێ بۆیە دووبارەیەکەمەوە ئەم مشکیلانە سیاسیە ئێمە ئەگەر بەرپرسانی هەرێمی کوردستان قەناعەتیان وایە ئەوان بەرپرسن لە هەرێمێکی فیدراڵی ناو دەوڵەتێکی فیدراڵیەکە عێراقە ئەبێ بە ڕۆحی شەراکەتێکی نیشتیمانیوە بچنە بەغاو ئەم کێشانە چارەسەرکەن لانی کەم ئەوانەی ئەکرێ بەوان ئەمڕۆ چارەسەر بکرێ ئەگەر تۆ لەلایەکەوە سەر کۆمارت هەیە بەشداری لە حکوومەتی فیدراڵیا دروست کردووە خۆ بە خاوەنی حکوومەتە زانی ئەتەوێت لە نەوتی بەسرە داهات و بەشە بوجەت بۆ بێ اینجا لێرەش لاف و گەزافی سربەخۆی لێ بدێ بڵێ من ئەمێ سربەخۆی کوردستان پارێزم سیادەی کوردستان پارێزم سربەخۆ نەوت بفرۆشم سیاسەتی خارجی تەبێ ناکۆک بەوەی عێراق ئەنی هەنێ حسابات هەیە ناکرێتەوە خورمش قبول نییە یا ئەبێ خورماکە وەرگری یا مێوژەکە وەرگری یا ئەبێ بە پێی یاسا و دەستوری عراقی چی بۆ دانراوە مافت چییە و ئەرکت چییە ئەوە جێبەجێ بکەیت تا ئەم دەقەشانی ئێمە سەر ڕای ئەوەی دیارە بیانوە گرن دیارە بێمتمانن دیارە تووڕن لایەنی عراقی بەستا ئەم دەقەش داوای شتێکی ناقانونی و نامەقوڵیان نەکردووە ئەوەی داوایەکەن ڕاستی سەبرشتی تاجیزی تایە وەرەقەکەیان کات و جەدوە لە زەمەنیەکە و زەختەکان ناماقوڵی تایە بەڵام هەمووانەی داوایەکەن هەم دەستوریە و هەم قانونیشە تۆ پێ ملکەچی دەستور و قانون بی لە هەرێمێکی فیدراڵەکە ئەوەی توی گرێداوە بە عێراق و قانون و دەستور ڕاست زۆر باش کاک عەبدولخالق ئەگە پێم بڵێ ینی نەبوونی ئەو متمانەیە چییە لە نێوان هەولێر و بەغدا ئایا بە کشانەوەی یا ئێستا باس لە سیناریۆیەکە کرێ کە گوایە بایکۆتی هەڵبژاردنەکان بکرێ بە بایکۆتکردنی کورد لە هەڵبژاردننی داهاتووی عێراق پرۆسەی سیاسی پەکە خرێت لە عێراق یا حکومڕانی دوو هەبچەت نەزەر هەیە هەر قسە بێ و تاکتیک بێ شتێکە تو بێ هەمووی کۆی مەسەلەکان سفرەکەیەوە شێشترە کشانەوە لە پرۆسی سیاسی لە عێراق تو مەسەرەن ئەوەی کاک مەسعود باسی دەکاتن هێزی یەکەمی هەرێمی کوردستانە بە پێ حاصلی انتخابی بە پێ و دەسەڵات و واقعیکە هەیەی و هێزی دووەمی ساکە عەرز و جوغرافی لە بەردەستای ئەویش یەکێتی نیشتیمانیەکە من لێرە باسی ناکەم لە بەرەوەی تابعی هەموو قەرارەکانی ئەوە لە ئێستادا گرەی تێدا نییە شانەوە بڵێت ئەسیر لە عێراق دەکا عێراق دەوڵەتە خۆ عێراق وەزارەتە چی لە هەرێم نییە عێراقی پێ بەڕێوە بباتن مدیریەتە چی لە هەرێم نیە عێراقی پێ بەڕێوە بباتن ڕاستە لۆشک لە سیاسیەکەی بەرام ئەمە کشانەوە بەدیلی کشانەوە کەمان چ دەبێتن دەیکا نا من قەنەعەتم نییە تەنها فشارە یاخۆوە بێتن بەیانی کاک مەسعود بیکاتە جدی بڵێ ئەوە مەکشاینەوە فەرمو میلەتی کورد ئەوە غەڵەتەکانی من یەک دوو سێ من نەبوویمە کوڕەکانم بووە دەور و بەرەکەم بووینە ئەوەی لەبەردەستمانە ئەوە وەرە پێکەوە ئیدارەی مەملەکەتی خۆمان بێن و فەرمون ئەمریکیەکان ئێمە لەگەرە و عێراقەوە وەزمانە بۆبانی حەلکەن ئایا ئەوە دەکاتن ئەو نیەتەی هەیە یاوەتە کشانەوە دیسان وەکو کارتی ڕیفراندۆمە ئەگەر وەکو کارتی ڕیفراندۆمە ئەوە جارێکی ژێمە هەر ماڵوێرانی بەشی میلەتەکەی زیاتر نییە من هیچ تەسەوڕم نییە و باوەڕش ناکەم
تەنها فشاری سیاسیە بەرەو ڕێکەوتنە ئەو دیوەی لەبەر ئەجندای تورکیا و زەختی تورکیا لەسەر هەرێم لەسەر ئەو عیلاقاتانێک کە هەیتیان لەگەر پارتی دیموکرات ئەو پەیوەندیە جغرافیە و سنووریە و اقتصادیە و ئیداریە و ئەمنیان پێکەوە هەیە ناتوانانی باشە کاکە عەبدولخاڵق بۆچی قسێکەگرێ لەسەرەوەی کە گوایە تورکیا حەز بەم ڕێکەوتنە ناکە ینی بۆچی لە زەرێری تورکیایە لەم لاشە گوترێ ئێرانە فشارەکە بۆی کە موچە نێنێرێ هەردووچی ڕاستە هەم ئێرانە و هەمیش تورکیایە ڕاستە تورکیا چاوچنۆکی خۆیەتی چاوی بڕیوەتە سەر اقتصادی ئەو مەملەکەت اقتصادی خۆی سفر بووە زۆر لە قۆناغێکی ئابووری خراپدایە میلەتەکەی لە وەزعێکی خراپدایە ئەوە دووسێت جارە لەو ساڵی ڕابردوو دوو جار زیاتر موچەی بۆ خەڵک زیاد کردووە دەرەقەت نایە لە حالەتی اقتصادی خراپدایە بۆ ئەو هەرێم و نەوتی هەرێم و اقتصادی هەرێم لە بەردەستی ئەو بیتر بە هەرزان فرۆشی شتێکی زۆر باشە خۆی پێ ئینقاز دەکات خصوصەن ئەو حکومێکە لە دەسەڵاتە مەسەلەن ئەردوغان خۆی ئەوە لەسەر ئەوە ژیاوە تێست و تەجروبەی لەسەر ئەوە هەبووە بۆ ئەوە باشترن لەوەی بچی لەگە عێراق اتفاق بکە عێراق بە وەکو دەوڵەت تەعامل دەکاتن سعری تێپەڕبوونی نەوت بە وڵاتەکەی تۆ ئەوەندەی بۆ تۆیە ئەوەندە عقودی دەولیە نەک بە هەرزان فرۆشی و بە تاڵا فرۆشی بیباتن دووش تەسەوری وایە زەختێک دروست دەکاتن چۆن لە سووریا ئێستا بۆ نیمچە ساحب بەشێک و لە عێراقیش بەو هەرێمە ئەو زەختە لە عێراق دەکاتن و معاملە پێ دەکاتن و کە دەگاتە ئەنجامی خۆی کورد بۆوی وەرەقەیەکە کورد بۆ ئەردۆغان استراتیج نییە کەس بەر لە ئەردۆغان دژی ڕفراندۆم و دەوڵەتی کوردی نەبووە کەس پێش ئەو بانگەوازی نەکرد گوندێک هەبێت بە ناوی دەوڵەتی کوردی ناوی دەبم تا چۆن ئێمە ینی خەتەر لەوەدایە دەبێ قیادەی سیاسی پارتی بە دەرەجەیەک کە دیسان دەبێن پارتی باسی سەرانی ئێستایی یەکێتی ناکەم لە بەرەوەی بێڕۆڵن بۆچی تیرەکان ڕوو لە پارتیە شەریکن بۆچی تیرەکان هەڕوو لە پارتیە شەریکە لەم حکومەتە و لەم دەسەڵاتی کە هەیە لە هەرێمی کوردستان جواب بدەم بۆ قسە ناکە جواب بدەم یەکێتی شەریکە و جوغرافیەیەکی هەیە یەکێتی ئەتووە گەر بە خیتابی هەڵبژاردننی یەکێتی تا بگەڕێەوە ڕێی زۆر جیاواز بوو ئێستاش هەڵوێستەکانی نەک جیاوازە لەگەر پارتی ئەسڵەن وەکالەی پێداوە بڕۆچی دەکەی بیکات دەنجی لێوە ناتێکاکە لەو هەموو خەیرانە ڕێیەکی جیاوازی هەبووە نەیبووە کە نەیبووە لەگەر عقدەکان تێکەڵ بووە لەگەر وەفدەکان شەریکە تێدا لە حکوومەتەکە لە بەغدا شەریکە تێدا وەفدەکان خۆی هەموو تێدایە ڕای پارتیە بۆیە تەوەجهەکە لە پارتی سەریحتر تەعامل دەکاتن پارتی واقعیانەتێک دەڵێ کاکە من ئەوە بەو ئەوە ڕێیمە و ئەوەش هینما بۆیە خەڵکیش ڕووی لە پارتی ئێستاکە ڕووی لە یەکێتی نییە ڕەخنەشی لێ دەزانی بای ڕەخنەش نەمایە بەداخەوە ینی زۆر بەداخەوە یەکێتی ئەو هێزە ئێستا خەڵک تااقەتی نیە ڕەخنەشی لێ بگرێتن بەو دەرەجا پاشگوێتی قبول کردیا بەو دەرەجا بە کەمێک امتیازاتی زیاتر شخصی بەداخەوە من دیسان دەڵێمەوە لەمە دوای یەکێتی و پارتی دەبی خەڵکی یەکێتی و پارتی لەو معادلە جیاکەینەوە ئەندامانی یەکێتی و جیاکەینەوە کاکە نەمایە بوویتە مەسئلەی کۆمپانیا و سەرانی دەسەڵاتە و ئیشەکان دەسوڕێنن پارتیش بۆیە لە واجی هەیە بە سەرەکی تەعاملەکە دەکات تعامل لەگەر واشنگتن هەر پارتی دەیکاتن کەسکەتیانە تعامل لەگەر بەغدا هەر پارتی دەیکاتن ڕخنا هەر لە پارتی دەگیرێتن لە بەغدا من هەر لە پارتی دەکرێتن و پارتیش ڕەدەداتەوە پارتیشە موچەی بڕیە ئەو سەبەبە لۆ پێی دەڵێن پارتی لە بەرەوەی پارتی مەسئول یەکەمە لە وڵاتە کاکە کەواتە من ڕخنە لە چێ بگرم لە یەکێک هەبیتن ڕخنە لە کەسێک ناگرم هیچی نەمابی ناتوانم ڕخنەی لێ بگرم لە بەرەوەی بای ڕخنێتیانمە دەبێت خەڵک کاکوبا دەڵێ و داواکاریانەی کە داوایە کە ئێمە هەمووی ڕادستکەین شتێک نامێنێ بە ناوی هەرێمی کوردستانەوە ئەخر بۆ هەرێم نامێنێ کاکە هەرێمێکی دەستوریە تۆ دەڵێن نەفتەکەی خۆت بیدەوە داخلی خەزینەی عێراقیکەوە بۆی بژێنم کاکە ئەگە بە نەوتەکەی خۆت دەژی وەرە فەرمومان ژێنە میلەتەکەت بژێنە دەڵێ بە هەموو حاڵەتێک من لە سێ مانگ دەتوانم جارێک ینی ئەوە تەفەرمومانجی ژەفتەمانجی سێم دەڵێ من دەتوانم 150 و زیاتری موچەیەک بەو 300 ملیارەی تا ئێستا لە خەزینەی هەرێمی کوردستان کۆبیتەوە ئێ باشە تۆ چۆن ئەو میلەتە حکومڕانی کەی وایە کاکە کەی ڕاستە ئەوە ینی چۆن حکومڕانی وا دەگرێت کەواتە پێم ناکرێت من ناتوانم فەرمو بڕۆ مفاوەزاتێکی جدی بکە بۆ جارێک لە ژێر هەژمونی ئەو دی و دەرچن
خۆت بە وەکو عێراقیەک تعامل بکە چارەت دەبایە تو ناتوانانی دەوڵەتی کوردی ڕێخەی نەماتوانین دنیا قەنەعەت پێ بکەین کە ئێمە دەتوانین مەملەکەت بەڕێوە ببێن بە باشی فەرموو ئەوەی مایە بۆ خۆش چونکە خراپتری لە پاشترە تاکەی دەتوانی مماتەڵەی پێ بکەیت تاکەی دەتوانی تو درێژەی پێ بدەیت تو ئەوڕۆ خەڵکی ئامەد برسی کرد دوو بەیانی ئەندام و لایەنگرەکانی خۆشت هەرموچە خۆر وەکو من کاکە لە یەک دایرە داوام دەکەن بەخوای من چینە وەکو من قەرزارە تو چێت دەبینێت زۆر باشسواری ئەو مەملەکەتە لە ئێوە مستەفید زۆر باشە و پرسیاری شمەر بۆ مامۆستا محەممەدێت تۆ جەنابەت باسیەوە کەوت هەموم داواکاریانەی کە بەغدا داواکە دەستوری و یاسایی ئەی ئێمە لە کوای ئەم مەترسێ بۆ لامان دروسە بێ پێمان وایە ئەمەی کە عێراق داواکە ڕادستی کەین شتێک نامێنێ بە ناوی هەرێمی کوردستانەوە من باوەڕ ناکەم مشکلەی هەرێمی کوردستان لە ئێستا ئەوە بێ کە بێوێ سربەخۆیەکی زیاتر بپچڕێلەوەی کە عێراق ئامادەیە بیاتی یا مشکلەکە لەسەر سربەخۆی و ئەمانە نییە هەرێمی کوردستان بە پێی ئەو بەند و یاسا پەیوەندیدارانەی کە لە دەستوری عێراقا هەیە یان لە یاساکانی بەرکارەکانی ترا دیارە بێت چه علاقەیەکی هەبێ لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراقا مەسەلەی ئیدارەدانی کێڵگە نەوتیەکان تەبان نەوت و غاز سامانی هەموو خەڵکی عێراقا بە پێی دەستور ینی ئەوەی لە کوردستان هەیە مڵکی هەموو خەڵکی عێراقا ئەوەیشی لە بەسرا هەیە مڵکی هەموو خەڵکی عێراقا لێرە عێراق کوردستانە و بەشەکەی تری عێراقیشە کەس لاری لەسەر ئەمە نیە و خەڵکی کوردستانیش دەنگی یاوە بۆم دەستورە اینجا ئیدارەدانی مەلەفی نەوت یا با بڵێن فرۆشتنی نەوت و هەنادەکردنی نەوت تا ئێستا بە پێی ئەو تێگەیشتنی بەرپرسانی وەزارەتی نەوتی عێراق هەیەە دەبێت لە ژێر کۆنتترۆلی وەزارەتی نەوتان حکوومەتی فیدراڵیا بێ بەرپرسانی هەرێم ئەڵێن نەخێر ئەبێ ئەو کێڵگانەی لە دوای 2023ەوە پەرەی پێدراوە لە ژێر کۆنتترۆلی خۆمانە بێ تەبان ئەمە پێویستوا بوو بە پێی یاسای نەوت و غازی نیشتیمانی ئەم پەیوەندی ڕێک بخرێ لە ساڵی 2007 تا ئێستا خەریکن یاسای نەوت و غازی نیشتیمانیان دەگوتی هەرێمیش هەردوو لا بەرپرسن و هەردوو لا ڕۆڵیان هەبووەوەی ئەم یاسا دەرنەچێنرێ لەبەر ئەو ناکۆکیە سیاسیانی کە هەیەە لەبەر ئەوەی ململانەیە لەسەر ئەوە تەبان مشکلێکی کە هەیە کاکە لە عێراقا بەرپرسانی عێراق ئێسش بە عقلێتی حکوومەتێکی مرکزی زۆر تند و هەروەکو هەوا هۆسەکەی سەردەمی سەدام حوسێن تەعاملەکەن پێیان وایە ئەبێ هەرێمەکان کەمترین ڕۆڵیان هەبێ کەمترین دەوریان هەبێ لە ئیدارەدانی مەلەفی نەوت و غازا لە بەرامبەر بەرپرسانی هەرێم ئەیانەوێ بە عقلێت ئێدان ئەوەی کە وازەحەوە ئەیکەن بە عقلێتێکۆ تەعاملەکەن کە هەرێمەکان ئەبێ زۆرترین دەسڵاتی هەبێ و تا حدێکی زۆر تەجاوزی دەسڵاتە قانونیەکانی حکوومەتی ناوەندی و وەزارەتی نەوت بکە ئەم دوویستە هەمیشە لە بەریەکەوتە نابوون لە سەردەمی سێن شەهرستانی و ئاشتی هەورامی و هەتاوەکو ئێسش هەروایە بەشێکی ئەو ناکۆکی و ئاڵۆزیانەی ئێستا هەیە لێرەوە هاتووە ڕاستە بەشێکی گەندەڵیە بەشێکی مەساڵحی بنەماڵە حاکمەکان و کۆمپانیەکانی دەست و پێوەنیانە بەڵام بەشێکیشی ئەم دوویستە سیاسیە دژبەیەکەیە لەولاوە لە بەغا ئەوێ زۆرترین مرکزیت تەثبیت بکە لەم لاوە لە هەرێم ئەیانەوێ زۆرترین لا مرکزی تەثبیت بکەن لە دژی ئەوەی بەغا کە تا ئیسا ئەمە ئەبێ لە چوارچێوەیەکە ئەم دوویستە تێکەڵکەی و مساومەیەکی لێ دروست بکەیت و لە چوارچەوەی یاسای نەوت و غازا دابڕێژرێ مادام ئەم یاسانیە بەشی زۆری ئەم ناکۆکیانە هەمیشە بە پێی ویست و تەفسیر و تێگەیشتنی سیاسیەکان دوجار یەکلاکرێت و ئێسش ئەم لەژنە دوجارە لەژنەیەکی سیاسین هەرێک و ئەندامێکی لەو حزبان کە ڕۆڵیانەیە لەو حکوومەتەی سوودانیا با بزانین پێشنیارەکانی ئەوان چۆنە بە قەنەعەتی من پێشنیارەکانی شیان هەتا ئەگەر باشیش بێ لە نەتیجا ناتوانێت چارەسەرێکی دوورمەودامان بۆ بێنێتە پێشەوە چارەسەرێکە بێڕەنگە تا دووسێ مانگی کە بڕ بکە تەمەنیم باشە کاک محەممەد ینی قسێک لەسەرەوەش هەیە بەڕاستی ئێستا خەڵک تیا ماوە ئایا موچەی مانگی 5 و 6 چۆن وەرەگرێ قسەیەکیشێ سینناارێک گوایە ئەم ڕێکەوتنە لەویا جێبەجێکرێ فعلەن کە ڕێکەوتن بکرێ و نەوت ڕادەستکرێ لێو موچە دابەشەکرێ بەڕاستی ئەوە معلوم نییە من هەردوو وەرەقەکەم زۆر بە باشی خوێندو لایانی هەرێم ئەڵێن تۆ بێنجارە لە ئێستا موچەی مانگی 5 و 6مان بنێ وەرەقەکەی بەغا ئەڵێ نەخێن بێتۆ هەموو ئەم شتانم بۆ بکە هەموو مەرجانە جێبەجێ بکە لە دوای ئەوە من موچە ئەدەم ناڵێت چ موچێ ئەڵێ داواکەین لە وەزارەتی مالیە موچە بدا بەس ناڵێ ئایا مانگی 5 و 6 و 7 و هەچینە حوتیش تێپەڕ ئەیوانە بۆیە بەڕاستی ئەم شتەم هین نییە وازەح نییە من سە ناتوانم هیچ جابێک خوێندنەوەی جەنابێت وەکو ئابووری نازێک بۆ ئەم دۆخە
چۆن چارەسەرە بێ بە قەنەعەتی من لەم ململانیا لەم هاوکێشا حکوومەتی هەرێم لایەنە لاوازەکەیە هەتا ڕۆژێ درەنگتر ئەم مشکیلانەیەک لا بکات و چارەسەری بکە زیانی گەورەتری بەرەکەوێ و خەڵکی کوردستان زیاتر ئازێتە درێ و بێتاقەتە بێ بۆیە بەرژەوەندی هەرێمی کوردستان لەوایە لە ئێستا بە هەر نرخێکەیە ڕێکەوتنێکی تازە دروست بکە لەسەر ڕێکەوتنێکی سیاسی سەرەتا لەسەر ئەوەی چۆن یاسا بەرکارەکان جێبەجێ بکرێ چۆن یاسای بودجە جێبەجێکرێ تا ئەوەی ئەچینە حکوومەتێکی ترۆ لە ساڵی 2026 و ئیشەکرێ بۆ دەرچواندنی یاسای بودجەی 2027 چونکە بەلای زۆرۆ کەم کەسەیە چاوەڕێ ئەوە بکە عێراق لە 2026 یاسای بودجەی ئەبێت و لەبەرەوەی ئێمە جارێک خوا ئەزانێت چ کاتێک ئێمە لە 2026 توانین حکوومەتێکی نوێ ببینین لە حکوومەتێکی نوێ عێراقی فیدراڵی لە دوای سوودانی بۆیە حکوومەتی هەرێمی با بڵێن ئاستەنگی و گیر و گرفتی زۆر لە بەردەمایە ناتوانێت لەوە زیاتر کات بەفی ڕۆبدا هیچ بژاردەیەکی نییە جگە لە ڕێکەوتن لەگەڵ بەغدا باشترین بژاردەی ئەوەیە بچێت تەنازول بکە و مساومە بکە بە هەر نرخەکەی بگاتە ڕێکەوتنێکی کاتی لانی کەم تا ئیگەێنێتە یاسایەکی دیکەی بوجە تا ئیگەێنێتە حکوومەتێکی نوێ عێراق لەوە زیاتر بژاردەی کەی نییە هەر ڕێگایەکی کە زۆر تێچووی زیاترە بێ و سەرێشەی زیاترە بێ و ڕەنگە باجی قورستریشیە بوێ دەستخۆش بێت کاکە عەبدوڵخالق بۆچی یعنی ئێمە کە باس لە کێشەی سیاسیەکەین لەگەڵ بەغدا بۆچی ینی پێشتر ئەم حاڵەتەمان بینیوە شاندی سیاسی سەردانی بەغدایە کرد بۆ پرسی موچە چوون بۆ پرسی نەوت چوون بۆ پرسی کێشەی دارایی چوون بەڵام ئێستا کەس ناڕوە ئەوە کاقوبا دەخۆ پێشتری هانوودە و کە ئەوە ڕووی کێشە چارەسەرەکرا موچە دەهات کاک پاڤڵ وایوت کاک مەسرورە ناڕوە کاک نێچیرەڤانە ئەم هەموو کاکانە کەسیان ئامادە نین خەریکی نامە و نامە گۆڕینەوەین لەگەڵ سوودانیە یا سوودانیش ئێسا وتەبێژی هەیە بەڕاستی خۆشی هیچ ناڵێ یعنی نایەت بەڕوونی بە خەڵک بڵێ کاکە کێشەکانی من لەگەڵ هەرێمە ئەم خاڵانن یە لە ڕێگەی پەرلەمانتار و لە ڕێگەی فراکسیۆنێکەوە قسەیان بۆکە ئەوانش بە ناوی ئەوە کۆنگرە ڕۆژنامەنووسێن ئەڵێ ئەمە کێشەکانی نێوان هەولێر و بەغدایە. بەێ ئەوەی من لێ تێگەیشتم لەوانە چەندە هیچ قەنەعەتێکم پێ نەماوەکەوانە ئالی حکوم و مفاوەزات بن لەوە دەرچوون کۆمەڵێک کۆکاری مێژووی تا دەگاتە ئەو ڕۆژ گەندەڵی ئیداری چ گەندەڵی سیاسی بەڵام نەچوونیان ئێستا و عبادی بابلەن سوودانی بەوتە بێژ قسە بکاتون ڕاستبار دەبوونی بۆ لێژنا خۆی لە خۆیدا نیەتی چارەسەر نەبوونە نیەتی ئیدامە پێدانی ئەو کێشەی بینی هەرێم و بەغدایە و بوجە و موچەی هەرێمی کوردستان تا هەڵبژاردی پەرلەمانی عێراق ئەوە نیەتێکە بۆ سوودانی هەدەفێکە بۆی تحقیقی کاتن چونکە سوودانی بە قەنەعەتی وایە نەک ئەو حکوومەتی پێشی عبادی شەر قەنەعەتی وا بووە مالیچیز ئەو زەختەی کاتی خۆی لەسەر بووە ئەوانە ناچن ناو انتخاباتێک ئەگەر زادەی خۆیان ڕێک نەخەن زادەی ئەوانیش ئەو مۆزوعەکی گرنگە لەو کاتە چینێ سەمالیکی زۆری پێخۆش بتن سوودانی ئەو ڕێکەوتنە خۆی بیکاتن خۆی لێ نادا بۆەوەی مماتەڵی بکاتن بیشی کاتن هەر بۆ مانجێک و دوانە لەلاو مانجی دا سەر هەڵدەداتەوە نۆ سەر هەڵدەداتەوە ئاینی کێشە بەردەوام دەبێتەوە بۆیە ئەوانەی ئێمە شەمان شێوە نیەتیان نییە هەمووی ڕادەستکەن کە نیەتیان نیە لەبەرەوەی لە بەرژەوەندی خۆیان نییە کۆمپانیەکانیان نییە پاراوگەکانیان نییە ئەو داهاتە بۆوان ئەوەندە ئاسان نییە شەفاف بکرێتن قورسە بۆ ئەوان شەفافیکەن بۆیە هەردوو تەرەف بۆیە خۆیان ناچن ڕاستەوە خۆ مفاوەزات ناکەن ئەو وەرەقانە خۆیان لەسەری ڕێک ناکەون دەنا بۆ ناتوان ڕێکەون من ئەگە بەرژەوەندی تەنها بەرژەوەندی میلەت بۆ بەرژەوەندی میلەتەکەم سیاست بکەم ئەخر خۆ هەمووی وازحە هەمووی زۆر وازحە من خۆم پێ ئیدارە نادرێتن فەر و توش دەوڵەتی بنی خۆم دەکەمە ساحەبی دەوڵەتەکە کاکە هیچ چارەم نەمایە دەوڵەتی کوردین پێ ئەلان نەکرا پێم ڕانەگەیاندرا خۆم دەکەم بە خاوەنی عێراق لە بەغدا دادەنیشم فەرموو منیش محاسبەی مەلەفی نەوت دەکەم لەگەڵ ئەو منیش محاسبەی وەزارەتێک دەکەم لەگەڵ ئەو لە جیاتی ئەوەی من لێرە دانیشم لەسەر پیستی میلەتەکەم 72 ڕۆژ تو موچە بە خەڵکەکەی خۆت دەدەی بڵێ من ئەوە کوردایەتی دەیکەم بەداخەوە زۆر سپاس دەکەم یەکی ڕێککەوتنیان نییە بشیکەن بە تەکتیک دەیکەن دەستە خۆش بێ
دادگای فیدرالیشی پێکرێ مامۆستا محەممەد قرارە ڕۆژی چواردەی بانگ کۆبێتەوە هەم دیسان بۆ ئەوەی ئەم قرار لەسەرم بە ئەم بابەتە بە تا ئێستا دادگای فیدرالی حکومەکانی بە مطلقی جێبەجێ کراوە لە عێراقا بەڵام ئاخر ڕوونیشە بڕیارەکانی ئەخر سێرکە ڕوونە بەڵام ئێستا سوودانی داوای لێ کردووە حکومێکی وەلایی دەرکە بۆی ئایا ئەو موچەی پێبات لە مۆلا بەو هیوایەکێتە تووشی کێشە و گیر و گرفتی ملاحقی قانونی نەبێت لەسەرەوەی ئەو بە شێوەی نایاسایی موچەی نادۆ بە خەڵکی کوردستان بۆیە ڕۆژی چواردەی مانگ دادگای فیدرالی دانیشێ جەلسەی یەکەمێتی لەسەر ئەو داواکاری کە سێ کەس لە کوردستانەوە تەقدیمیان کردووە سوودانی هەرخۆشی داوای لێکردن و حکومێکی وەلایی بۆ دەرکا بەبزانین چییە بێجار ئێمە خۆ نازانین حکومی دادگا چییە بێ زۆر سپاسانەکەم زۆر سپاس محەممەد حسێن پسپۆڕی یابووری وزە هەروەها زۆر سپاس بۆ عەبدولخالق کەمال چاودێری سیاسی کە لەولێر لەگەڵم بوون زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بۆ ئێوەش چارەسەر ئینشاءالله ئینشاءالله هەواڵێکی خۆش بەو میلەتە ڕابگەیەندرێت ئینشاءالله زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکەم بوون هەینێکی خۆش بۆ موتان خواتانە